بوو بە دەرس بۆ مامۆستایانی ئەمڕۆ مامۆستا نابێ هەر وڵامی پرسیار بداتەوە ئەبێ عیلمی زیاتریشی بداتێ مامۆستا دەبێ خەونی قوتابیەکان بکا بە واقع مامۆستای یوسف نەک هەر خەونەکەی مانا کرد وتی بە واقعیش ئاوا کار بکەن مامۆستایەک کاتێ لە زانکۆدایە لە پەیمانگادایە ئەو قوتابێ بیرۆکەیەکی پێ خەونەوە بۆی بکە بە واقع توێژینەوەی زانستی لە هەموو وڵاتی دنیادا وایە خۆزگە لە کوردستانی ئەمەش زانکۆکان ئەم توێژینەوانەی ئەم هەموو بەحسەی کە قوتابی دەینووسێ و دوایی هەمووی فڕێ دەدرێت کەس ناشی خوێنێتەوە بەس ماندووبوونەوە بۆ دەرەجەیە لە وڵاتان وانییە سوودیان لەم ئاەتە قورئانیە وەرگرتووە دەبێ خەونەکان بکرێن بە بەرنامەی کار لە وڵاتی ئێران لە زانکۆی تاران توێژینەوەیان لەسەر ئەوە کرد وڵاتی ئێران لەگەڵ ئەو هەموو دەشت و بەپیتەی هەیەی گەنم لە دەرەوەی وڵات دێنێ گەنمەکەی خۆمان بەشمان ناکە زانکۆی تاران لە بەشی بزنس و ئابووری لێکۆڵینەوەیەکی مەیدانیان کرد بۆ ئەو هەموو گەنمە لە دەرەوەی وڵات دەکڕین بیریان کردەوە بەس ئەو نانە وردەی لە ماڵان کۆ دەکرێتەوە قەراغی نانەکە لێی دەکەنەوە حسابیان کرد بە ئەندازەی هەموو ئەو گەنمەیەکە لە دەرەوە دەیهێنن بۆیە لیژنەی زانکۆ بابەتی خۆی نووسی و دای بە وەزارەتی ئابووری و دایەرایی ئەویش بە وەزارەتی ناوخۆ هەر نانەوایەک هەر فڕنێک کولێرەیەک بکە نانێک بکە لێواری هەبێ و فڕێ بدرێت تونترین سزا دەدرێت ئێستاش بڕۆ لە ئێرانە سیرکە نانەکە بەربەری چی پێ دەڵێن ناوەوەی و قەراغەکەی و هەمووی وەکو یەکە لێرە نییە ناوەکەی سوتاوە قەراغەکەشی ناخورێت هەوی لە خوانەی بڕێ نیوەی فڕێ دەدرێت یەکسەر حکومەتی ئێران لە ماوەی 1 ساڵە لە هێنانی گەنمی دەرەوە ڕزگاری بوو چونکە قەراغی نانی نەهێشت بیریان کردەوە ئەو هەموو خوێندکاری زانکۆیە ساڵانە دەچێت ژینگە پاکاتەوە عەلاگە پاکاتەوە وتیان کاتی زۆرمان دەفەوتێ یەک کەس نەچێ بۆ نانکڕین بە ئەندازەی نانەکە پارەی عەلاگەکەی لێ بستێنە کابرایش حەزی لە پارەیە دەڵێ کولێرەیەک زیاتر بکڕم نانەکە بە وشکی بەدەستەوە دەگریان دەیکاتە سەلەوە عەلاگە بەکار نایەنێ بیریان کردەوە لە یەک مانگا 100 ملیۆن عەلاگە دەگەڕێتەوە ژینگە پیس ناکە بەس بە یەک توێژینەوە چاو لێ دەبێ خەونی قوتابیەکانت بکەی بە واقع توێژینەوە زانستیەکانی زانکۆ لە مەیدانی کارە لە وڵاتەکاریان پێ بکرێ